سڵاو و ڕێز هاوڕێیان، هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن. ڕوودا و ئاوا لەسەر مریشکەکی سپی دەگەینە مریشکە ڕەشەی. سەرەتا من نامەوێت باسی لایەنگێر یان دژایەتی بکەم، بەڵام ئەوەندە دەڵێم ئەم بابەتە پەیوەندی بە ئاسایشی تەندروستی هاوڵاتیانەوە هەیە. ئەگەر داواکاری گشتی بەقەدەر ئەو زەڕێی بەقەدەر زەڕەچی کەرامەت و ئەخلاقی هەبی، دەستەمەوەی ئەو دەسەڵاتە دز و گەندەڵەی نەبی، نابی ڕێگا بدە ئاوە یاری بکرێت بە چارەنووسی تەندروستی هاوڵاتیان. ئەوەی تر من لەو ڤیددیۆی دەمەوێت قسەی لەسەر بکەم. ئەمڕۆ ڤیددیۆیەکی ڕەن سەنگاویم دیت، لە ڤیددیۆەکەی خۆی کرد بە شەریفی مەکەی. شەریفی مەکەی بەوەی کە گوایە ئەو 20 ساڵە لەو کەناڵەی خزمەت دەکاتن، نەبوویتە پیاوی هیچ، پارەی عەرام ناخوا. ینی یەک پرسیاری زۆر ئاسان، قەت لە خۆتت پرسیە پارەی ڕووداو لە چێ دێ؟ ئەو باسی وەکەیت کەش ناکەم، ئەو هەلێی گەڕێ، ینی هەولێری دەرێت دەستی لێ بشەوە و تەواوی ئاوای مەبەستمە. بەڵام کاکە ڕەنج، ئەتو 20 ساڵە بە قسەی خۆت دەڵێ، 20 ساڵە سۆر دەزانی، ڕۆژنامە نووسی وانە 20 ساڵە دەزانی پارەی ڕووداوی، پارەی دزی خەڵکە حرامە، وەک چکی سەی کە دەستە ناو قوڕگت. ئەوزە دەی لەسەر ئەوەی خۆت لەمە دەکەی شەریفی مەکەی، هەخۆت کردکە باشترە قسەی بەکە. تۆ نەبیە پیاوی کەس بەڵام بە پارەی پیاوی خەڵک لەو کەناڵە ئیش دەکەی. دەیەگەر خۆت پێ موسڵمانە و ئیمانداری و پارەی عەرام ناخۆی، دەواز لەو کەناڵی بینە بڕۆ بە تەنیا ئیش بکە. کەناڵە چکە ئیش بکە کە سەر بەدەسەڵات نەبی، تەمویلی پارەی عەرامی نەبیتن. ئەجینا دێ خۆت لەمە دەکەی شەریفی مەکەی، کاکە عەیبە، ئەو شتانە عەیبەیە. خەڵک جێل نییە، گەمژە نییە تێنەگا. و ناشوێ بچمە شەڕی ئەوەی لایەنگیری تو بم یان لایەنگیری هەتیوەکەیت کەم، لەبەرەوەی هەردوو کەناڵەکەتان و هەردوو چیشتان کە بە پارەی دزیاری خەڵکی کوردستان کەناڵەکانتان تەمویل دەکرێتن، دێن دەتانەوێت خۆتان بکەنە شەریفی مەکەی، بۆ دەزانی زەمانی قۆچپەیە خەڵک نەزانیت. کاکە خەڵک تێدەگە، گەمژە نییە، باش دەزانی ئەو دوو کەناڵێنگۆ کەناڵی دوو پسمامیە، ئەو دوو پسمامەش پارەی مەدەدزن و دەژدەنە کەناڵەکانیگۆ ئەنگۆش دەچم موچێلێ وەردەگرن، ئەزلۆی پۆشتە پەرداغ دێنە سەر تەلەڤیزیۆنی، ئەو زەدێنیش کوردایەتی بەمە دەفرۆشنەوە. ئەو زەمانە ڕۆیشت. هەرویستمەوە بزانن، بەڵام دووبارەی دەکەمەوە ئەگەر داواکاری گشتی کەرامەتی هەبی، تەمان باسی حکوومەتی هەرێم و پارتی وێچێتیوان ناکەم، دەستمان لەوانە شوشتیتەوە. ئەگەر دەسەڵاتی داواکاری گشتی کناری دەسەڵاتێکی سەر بەخۆمە، ئەگەر داواکاری گشتی بەقەدەر زەڕەک کەرامەتی هەبیتن، نابی ڕێگا بدە سوکایەتی بە ئاسایشی خۆراکی خەڵکی هەرێمی کوردستان بکەین. ئەو کەرامەتیشتان نەبی، بژی ڕوودا و ئاوا. کاتەچی خۆش ماڵاوە.